سڵاو عێراقچێتی یا بە عێراقی بوون پشت بە چ بنەمایەکی دەستوری و دیموکراتی دەبەستێ ئایا گەڕانەوە بۆ عێراق استراتیژە یا لێدانە لە خەونی بە کوردستانی بوون بینەرمان مۆدێری دەوڵەتی نەتەوەیی دوای جەنگی یەکەمی جیهانی لەگەڵ ئیستیعماردا دەگاتە دنیای ئیسلام واتە پاشەوەی خلافەتی عوسمانی لەسەر دەستی فەڕەنسا و بریتانیا هەرس دێنێت و میراتەکەشی دابش دەکرێت بەسەر هەردوو دەوڵەتدا ئەوانیش بە گوێرەی بەرژەوەندی خۆیان ئەم میراتە تەخشان و پەخشان دەکەن لە ناوچەکەدا بەبێ گوێدانە ئیرادەی نەتەوە ڕەسەن و خاوەن ماڵەکان لەم نێوەندەدا کوردستان کە ناوچەیەکی فراوان و دڵی دەوڵەتی عوسمانی پێکدێنا دەکرێتە دوو پارچەی سەرەکی کە بریتیە لە باکووری کوردستان و باشوورەکەی و بێگومان خۆرهەڵاتی کوردستانیش هەر لە ژێر دەسەڵاتی ئێراندا دەمێنێتەوە. لەم هەلوو مەرجەنا لەبارەدا باشووری کوردستان کە ئەوسا بە ویلایەتی مووسڵ ناودەبرا دەخرێتە سەر عێراق لەبەر چەندین هۆکاری ئابووری کە گرنگترینیان هەبوونی نەوت بووە لەو ناوچەیەدا و ئینگلیز لەبەر تەماحی خۆی دەیلکێنێت بە عێراقەوە. لە سەرەتادا کوردانی باشوور بە توندی دژی ئەم بڕیارە دەوەستنەوە و حکوومەتی مەلیک مەحموود چەندین هەوڵ دەدات بۆ ئەوەی سربەخۆیی بۆ کوردستان بەدی بێنێت. لە باکووریش چەندین شۆڕشی وەکو شۆڕشی شێخ سەعیدی پیران و شۆڕشی ئاگریداغ بۆ هەمان مەبەست هەڵدەگیرسێت بەڵام دوجار هەموو شۆڕشەکان بە ئاگر و ئاسندا دەمرکێنرێنەوە. پرسیار ئەوەیە بۆچی بەشێک لە دەستەبژێری سیاسی لە سربەخۆی ڕادەکات و مەیلی زیاتری بەرەو عێراقەیە. ئایا ئەمە پەیوەندی بە گرێشی سایکۆلۆژیەوە هەیە یان پەیوەستە بەستەمی مێژوو جوگرافیا کە کورد دەرەقەتی نایەت ململانی کورد لەگەڵ دەوڵەتی عێراقا یان دەسەڵاتدارەکان. سڵاو مامۆستا ئازەر سڵاو هەڵاتن لەسەر بەخۆیی بەڕێزت کتێبە کرد لەم بارەوە نووسی من ئەمێ لەم دەرگایەوە بچمە ناوە بۆ ئەم بابەتە پێت وایە کورد لە ئێستا یاخود بەشێک لە کورد بۆچی لەسەر بەخۆی ڕائەکەن بەرەو دیسانەوە بەرەو باوەشی ئەو عێراقی کە سەدان ساڵە یاخود باڵین دایان ساڵە بەلایانی کەمەوە ئایان چەوسێنێتەوە ئەمە جۆرێک لە سایکۆلۆژیای تێکشکاوە یا هەر حقیقەتێکە کە کورد بەبێ عێراق نایکرێ. لە ڕاستیدا ئەو سەرباسی جەنابێت فەرحت کردووە تێوێک گفتوگوێ لەسەر بکرێ سەرباسێکی زۆر فراوانە لەبەرەوەی ئەو هۆکاران تەنیا یەک هۆکار نین هۆکاری جۆرا و جۆر هەیە و ئەمە پەیوەستە بە پێکهاتەی سایکۆلۆژی تاکی کوردیش ئەمە ڕاستە ئەوەی کە جەنابەت باس لێوە کرد بەڵام ئەو سایکۆلۆجیەکە لە هەواوە نەهاتووە لە خۆیەوە نەهاتووە ینی مەسەلەیەکی جینی نییە لە بابەلبابەوە بۆ کوردما بێتەوە مێژوو دروستی کرد بەڵکو ئەوە مێژووە ڕووداوەکان دروستیان کردووە. من زۆر سەبەب بینم بەڵام سەبەبی ئەساسی کەم بە جەوهری ئەزانمەوە بە گرنگی ئەزانمەوەیە کە بە درێژایی ئەو نزیک بە 100 ساڵی ڕابردوو کە عێراق دامەزراوە ئەو دەوڵەتە دامەزراوە هەتا بە تایبەتی لەو کاتەوە کە کورد کۆتایی ینی لە دوای سیڤر و لۆزان و دواتریش لە دوای نەمانی ئینتیداب لە عێراقدا کورد لەوە بێ ئومێد بوو کە ببێتە خاوەنی دەوڵەتی سەر بە خۆی لەو کاتەوە هەڵەیەکی استراتیجی گەورە لە تێفکرینی کورد لە ئارادا بووە کاڵم تێفکرینی کورد من مەبەستم تێفکرینی خەڵکی ئاسایی کوردستان نەبووە بەڵکو مەبەستم لە دەستەبژێرە ڕووناکبیریەکەی دەستەبژێرە سیاسەکەی و هەروە حزبە سیاسیەکانی ئەمانە هیچیان نەهاتن کورد مەسەلەی کوردستان بکەنە قەزیەیەک لەگەڵ شتێک بە ناوی دەوڵەتی عێراق بەڵکو ئەمەیان بەستەوە بە کۆمەڵێک مەسائلی تری کێشە لەگەڵ حکووماتەکان هەبوو لە کاتێکدا و حکووماتانە حکوومەتێک ئەمڕۆ داهات چ ئەگەر بە ئینتیخابات بوو بێ وەکو ئەوەی لە سەردەمی مەلەکێتدا مەبەستەوەی وای ئەمە لەگەڵ دەوڵەتی عێراقا ئێمە ئەبێت لەگەڵ ئێستاش نەک ئەو کات لەگەڵ دەوڵەتە نەک حکومەت بەڵێ ئێمە لەگەڵ دەوڵەتە ئەبێت تەڕەف بین و مشکلەمان لەگەڵ ئەو دەوڵەتە هەیە نەک لەگەڵ حکوومەتەکان ئەگۆڕێن دێن ئەڕۆن بینیمان یانی تا ئێستا هەموو یەکشتە
بیسی حکوومەت گۆڕاوە بە تایبەتی لە سەردەمی مەلەکی لە فەتەیەکدا هەموو ڕۆژی حکوومەتێکداات هەر ئەزمەیەک و قەیرانی سیاسی دروستە بۆ حکوومەتێک و ڕێز حکوومەتێکی تازە داهات جگەلەوەی لە عراقی سەردەمی مەلەکیدا زۆرێک لە ئینتیخاباتیش هەبوو کە ئەو ئەکرا بۆ هەڵبژاردننی نوێنەران لە پەرلەمانی بەغدا و کاتە مەجلیسی نواب لە بەغدا لە ڕاستیدا ئێمە خەلەلی گەورەمان لەوەیە چونکە ئەو بۆ معنایە کە ئێمە یعنی حتا لە پشتی ئەو سیاسە و استراتیژیەدا لە پشتی ئەوەدا جۆرێک لە تەسکەکردنی دەوڵەتی عێراق هەبوو یان وەکو بڵێ خۆت تازە بەشێکی لەو شەرعێتت بۆ داوە کە بەشێکی لەو دەوڵەتە بڵێ باش بەس مامەسازات ئێستا بڵین لەم لە دوای 2014 یا لە دوای 2023 با بڵین بەگشتی تا ئێستا خەریکە ڕوتێک پێ ئەبێتە ڕوتەکە ئەبێتە ڕوتێکی جەماوەری وەکو بڵێ ئەبێتە جۆرێک لە بەڵگەنەویست بووی کە ئێمە عێراقین ئێمە ئەبێ هەر لەگەڵ عێراق بین ئێمە بەبێ عێراق نامان کرێ پێت وایە ئەمە ئایدۆلۆژیایەکی نوێ پێشووتر بینیمان ینی لە کوردستاندا ئەوانەی کە مەحسوب بوون لەسەر توێژی ڕووناکبیری و دەمیان لە ئەوەی پێڵێن ڕووناکبیری سیاسی سەقافەی سیاسی ئەدا و کۆمەلگایان گۆشە کرد زۆرتر پابند بە هەندێک چەمکی زۆر ئەوروپیانە بۆ نمونە مەسلەی دەوڵەت گرنگ بۆ دەوڵەت دیموکراتی بوونیەتی بەس ئەوروپا هەمووی دەوڵەتی نەتەوەییە بەداخەوە لە کوردستاندا بەشێک لەو ڕووناکبیرانەی کە هەواداری زۆریشان هەبووە قسەکانیشان لە ناو بە تایبەتی ئەوەی پێ ئەڵێن چینی وەسات بە تایبەتی چینی ڕووناکبیری و تەڵەبەی زانکۆ و ئەوانەی لەو مەجالەدا متابعە و بەدواداچوونیان هەبووە کاریگەری خۆیان هەبووە تا کاریگەران لەسەر سیاسیەکانیش هەبوو لە کوردستاندا زۆرەی چاپەکانن فکری چەپیان هەیە نەک لیبراڵی من ناتوانم مەسەلا ناوێکیان لێ بڵێم ئەمانە چەپی نوێن یان مارکسیستی نوێن چونکە بەڕاستی یان ئەمانە تابعی مەدرسەی فرانکفۆرتن یان نەزانم چی بۆرەما مەسەبا بێمە سەر واقعەکە پێتوانێت ئەم ڕۆحە عێراقچێتی کە ئێستا بە تایبەتی بە جۆرێک لە جۆرەکان بە تایبەتی لە دەڤەری سلێمانیە گەشە ئەسەنێ کاردانەوەیەکی سلبی بێمەعنا بەرامبەر بە هێزێکی تریان بەرامبەر باوانەی کە داوای لەسەر بەخۆ خوازیەکەن یا لە دوای ڕێفراندۆمەوە زیاتر زەق بێتەوە پێتوانێت ئەمە کاردانەوەیکی سلبیە تەنیا هیچ فکرێکی لە پشتەوە نییە ئەکید ئەمە کاردانەوەیەکی زۆر نەک سلبیە زۆر سلبیە لەبەرەوەی ئەوەلەن بەڕاستی ئەمە نامۆیە بە و تاریخی ڕابردوو دێرینی سلێمانی سەردەبی شێخ مەحموود و دوای ئەوە مەسەلەی ئەو ئیستفتایی کە باسەکرێ کاتی خۆی کراوە لەسەر کوردستان و لە خۆپیشاندانەکانی بەردەرکی سا لەگەڵ هەموو ئەمانە نامۆیە ئەعلام دەوری گەورەی هەبووە لەوەیە بەڵێ ئەعلام دەوری گەورەی هەبووە و لە هەمان کاتی یعنی ئەزانی چی من بۆ خۆم زۆر لە سلێمانی ژیاوم بە حکمی ئەوە فەزایەکێ لەو فەزایەدا تۆ خەڵکەکی زۆر ئەکەوێتە ژێر تەسیری ئەو فەزایە سلێمانی دایم سەری ڕمی شۆڕش بووە بەڵام لە ئێستا فعلەن ئەو بڵین ئەوەی ئەعلامەی لێوە کاریگەرە و بەو ئیتجاهە بای ئەیە کە کوردستان بەرەو عێراقچێتی بەرەو عێراق بڕاتەوە لەو کەناڵانی کە هەیە بەڵام مامۆستا ئەم کاردانەوە سلبی ئایا خەتای ئەوانەیە کە داوای عێراقچێتێکەکە خەتای ئێمە معنانیشەکە داوای سەربەخۆی یەکەین با بڵین پێتوانێت تاوانەکە بەشێکەوێتە سەر وڵی ئەزانی چی من نازانم تاوانەکە بۆ ئەکەوێتە سەر ئەوانەیە کە داوای سەربەخۆی ئەەکەن لە کاتێکدا سەربەخۆی زاری پێشەمو شتێک سەربەخۆی ئەگەر بیبەستینەوە لە ڕووی فەلسەفیشەوە فکریشەوە بیبەستینەوە مەسەلەی ئازادی یعنی بیبەستینەوە بەیەکەوە مەبەستم لە ڕووی سیاسیەوە بڵێ ئەمە بەشێکە لە نەزعی هەر ئینسانێک کە ئەوێ ئازاد بێ ئەوێ سەربەخۆ بێ ئەوێ بە جۆرێک ینی لە دنیادا بژیە کە کەس شوێخای نەبێ حتا ئەو جۆرە لە دیموکراتیکە لە وڵاتانی دنیاژدا لە ئارادا هەیە بۆ ئەوەیە تۆ بەشداربی لە بڕیاردان سەربەخۆبی لە بڕیاردان ئەی دەنگدان بۆچی ئەگەر بۆ ئەنەبێ سەربەخۆبی لە بڕیاردان تۆ من هەڵەبژێری یان یەکێکیکە هەڵەبژێری بۆیە من پێم وایە کە ئەوانەی کە خوازیاری سەربەخۆین ڕەنگە هەڵە بکەین ڕەنگە هەڵەمان کردبێ بەڵام ئایا ئێمە گوناهێکمان لە ئەستۆی لەوەی کە ئێمە ئیتیجاهی عێراقی بوون لە عێراقدا پەرە پێ بدرێ من پێوانێ ئێمە مەبەستم یەک شتی ترە بڵێ
شەڕ لەسەر دەسەڵاتە خۆی بەس ئەبەسرێتەوە بەم مەسەلەیەوە بۆ ئەوەی کە ئەم شەڕە سیاسی دەسەڵاتگەرایە جۆرێک لە ئەرگۆمنتێکی بینە یا جۆرێک لە فەلسفەی پێبن ئەو ڕۆی ئادەنێ ئەژا مەسەلەکە شەڕ لەسەر دەسەڵات ئەو شەڕ ئەکا لەسەر نفوس یا کاردانەوەی کە لەسەر تێکشکانێکی سیاسی ئەی بەستێتەوە بە فەلسفەیەکەوە کە ناوی ئەنێ ئەنتەرناشنالیزم ناوی ئەنێ ئەوەی کە ئێمە فەردانیەت ئیندیڤیجوالیزم هەرچێکی ناو ئەنێ ناوی ئەنێ ینی فەلسفەیەکە دۆزێتەوە بۆ شەڕێکی سیاسی و کاردانەوەیکی سەربی پێم وایە ڕەنگە ئەمەی جەناب ڕاستە پشتێک ئەدۆزێتەوە بۆی لە پشتیەوە مەسلەیەکی تر لە پشتێکەوە مەسلەیەشکە تەرویزکە مەسلەی دەسەڵاتە بەڵام لە ڕاستیدا لە کوردستاندا بۆمان ڕوون بۆ هەموو دەسەڵاتێک بەبێ ئەوەی کە تۆ سەربەخۆ بیت بەبێ ئەوەی سەربەخۆ بیت دەسەڵاتێکە قابلی لە ناوچوونە بە ئاسانی لە ناوچێت سەرڕای شۆڕشە بەردەوامەکانی خەڵکی کوردستان بۆچی گوتاری زاڵی حیزبە سیاسیەکانی کوردستان بەردەوام بە دەوری تەوەری دەوڵەتە باڵادەستەکاندا دەخولێتەوە ئایا دەسەڵاتدارە هەرێمایەتی و جیهانیەکان و بەرژەوەندیەکانیان وێڕای زەبر و زەنگی ئەو حکوومەتانەی کوردستانیان بەسەردادا بەشکراوە تا چەند توانی بیانە ئەمری واقعی خۆیان زاڵ بکەن توانین بڵین شێخ مەحموود لە کوردستانی باشوور و شۆڕشی ئاگری داخل لە باکوور داوای سەربەخۆیان کرد ئەکسەر دەوڵەتێ نەتەوەی بۆ کوردستان لەو کاتەیە کاتی ئەوە بوو هەموو دەوڵەتان دروست ببوون بەس لە دوای ئەوە سیرکەین لە باشووری کوردستان سیرکەین هەموو ئەو شۆڕشانەی کە لە دوای شەستەوە دروست بن خەیاڵگان وای لاتوو کە ئەمان حتمی کە لە چوارچەوەی وڵاتەکان کە پێوترێ عێراق خەڵکی ئەم وڵاتن و داوا ئەکەن کە لە چوارچەوەی ئەم وڵاتات تەنیا ئۆتۆنۆمی یا مافی چارەی خۆن و مافی چارەنووس یاخود دووە باڵای بەرزمان برتی بە لە فیدرالیسم بڕوای من هەر بزوتنەوەیەکی سیاسی یان هەر شۆڕشێک لە بینی دوو زۆر گوتارە خۆی بیناکە گوتاریش هەر ئەوە نییە کە لە بەرنمەیە گوتراوە گوتار دروستکردنی دیزاین و پێکاتەیەکی ئەوەی کە ئەو لایەنە یا ئەو سیاسەتە یا ئەو پێکاتە ئێوێ گوتاری سیاسی کورد وەکۆی کە جەنابەت باسی کرد لە دوای جەنگی جیهانی یەکەم کە کوردستان لە دوو پارچەوە بێ بە 4 پارچە و ئەو دەوڵەتانەی کە حکمی کوردستانەکەن هەر کامێکیان بگری لە کورد بەهێزترا و پشتیوانی نێودەوڵەتی و بەرژەوەندی نێودەوڵەتی و هەرێمایەتیش ئەو دەوڵەتانی بەهێز کردووە تەمەشاکەی گوتاری کوردی ینی بە نەتیجە ئەبێتە گوتارێکی مەحەلی یان ئەبێتە گوتاری ئەو وڵاتە ینی کورد لە عێراقا گوتارەکەی عێراقیە واتەمانەوەیە لە عێراقا ئەم گوتارە پێوترێ گوتاری دیفاکتۆ یا گوتاری ئەمری واقع لە بەرامبەرە گوتارێکی تر هەیە کە پێوترێ گوتاری ئامانجدار بە بڕوای من گوتاری ئامانجدار لە مەسلەی نەتەوایەتیەوەکو زۆرێک لە بیرمەندەکان باسەکەن مەسلەی سەروەری و سربەخۆییە ئەگینا بەدیلەکانی تر ئەڵتەرناتیڤەکانی تر هەر لە مافی دیاریکردنی چارەنووسەوە چکە وەکو هەمومانەزانین مافی دیاریکردنی چارەنووس لە دیاریکردنی مافە فەرهەنگیەکانەوە تایەتی هەتا جیابوونەوە بەڵێ مەتاتی ئەم تعبیرێکە کەەوە لە جەنگی جیهانی یەکەم لینین و ویدرۆ ویلسن دایانهێنا بۆ ئەوەی هەر کەس ئۆردوگاکەی خۆی معسکەرەکەی خۆی بەهێزکە و نەتەوە بێ دەوڵەتەکان بخەنە پشت سیاسەتی خۆیان مەسلەی حکمی ذاتی ئەوە ئێمە چەند ساڵێکە ئەومان تاقی کردوێتەوە مەسلەی فیدراڵی ئەوە لە دوای نەوەیەکەوە بەردەوام لە کوردستان بازەکرێ بەڵام لە هەموو حاڵەتەکانە گوتارەکە عێراقیە گوتاری نەتەوایەتی تۆ ئەبێ بە ئاشکرا بڵێ ئێمە سەروەری و سربەخۆییمانەوێ و ئەمەش کیفایەت نییە بۆ ئەمەش پێویستە ئەوەی کە واجبە و نیازت پێی هەیە بۆ ئەم سەروەری و سربەخۆیە دروستیکەی مەسلەی زمانی یەکگرتووە مەسلەی اقتصادی یەکگرتووە پێش هەموو شتێک سیاسەتی یەکگرتووە بۆ لەبەرەوەی هەر میلەتێک کە دەوڵەتی نییە و سیاسە دەکا محکومە بە دوالیزمێک کە ئەم دوالیزمە سیاسەتێکیان لە ضمنی سیاسەتە موجودە دیفاکتۆکەیە کە بابلێن لە سەبارەت بە کوردستانە بێتە سیاسەتی عێراقی و ئەوەی تریشیان سیاسەتێکی سربەخۆخواز یا جیابوونەوە یا سەروەری خوازە کێشەی گەورەی بزوتنەوەی سیاسی کورد ینی لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە
هەتا سەردەمی ڕیفراندۆم ئەمە نەبوو. ئێستا بڵین لە دوای 2023 وە بە وازحتر لە دوای 2013 وە وازحترین لە دوای ڕیفراندۆمەوە جۆرە ڕەوتی تر پیا ئەبێ کە پێمان ئەڵێ ئێمە نابێ ئەسڵەن باس لە کورد بکەین وەک نەتەوە ئێمە ئەبێ بچینەوە گیرفانی عێراق دایک و باوکی ئێمە بۆچی لێی جیابینەوە یا بۆچی داوای مافێ بکەین کە پێوترین مافی نەتەوە. لە ئێرلندە لە ساڵی 1920 کە کۆماری ئێرلندە دروستە بێ باکۆری ئێرلندە لەگەڵ ئێرلندەکان جیانەبەوە. ئەخرەوان مەزهبیە مەسەلەکان باشە بەڵام خۆ هەر ئێرلندین. بە بڕوای من ئەمەی یا مەسەلە ئۆکراین هێشتا بەشە شەرقەکەی ئۆکراین سیاسەتەکەی رووسیا یا مەزاجی رووسیە بە شێوەیەکی گشتی. لە کوردستانە ئەوەتی بزوتنەوەی سیاسی کورد هەیە لە ساڵی 61 بەدواوە هەمیشە دوو ڕەوتی تیا بووە. ڕەوتێکیان کە سیاسەتەکەی سیاسەتێکی عێراقی بووە ئەو وەختە موبەڕێرێکێ بوو کە عێراق بەشێکە لە ئۆردوگای چەپ یا لە ئۆردوگای سۆڤێتی ئەم برادرانش بیر و باوەڕیان وابوو وەنا؟ باش ئێستا ئەو لایەنەی کە زۆر بانگەواز بوو ئەوواکە بە بڕوای من بەرژەوەندی خۆی وایە لە بەرامبەر لایەنەکەی کە بیر و باوەڕی وانە بەداخەوە ئێستا تەنزیریشی بۆ ئەکرێ بەڵێ معلومە کە من ئەڵێم گوتار کە لە سەرەتا وتمان کە گوتارێک باسەکەی گوتارەکە هەم دیزایانی ئەو حیزب و لایەنە سیاسیە هەم پێکاتەکەیەتی هەم بەرژەوەندیەکەیەتی هەم هەژمونونەکەیەتی یعنی هەوڵدانە بۆ پاراستنی دیزاین و پێکاتە و بەرژەوەندی و هەژمونی خۆی لە چوارچێوەی ئەو گوتارە عێراقیەیە. تەڕەفی تر کە مەفروض و هەبێ یان دەبوایە هەبێ کە ئەویش ئەبێ بەجددی و پەیگیرانە دیزایانی خۆی پێکاتەی خۆی بەرژەوەندی خۆی و چارەنووسی خۆی گرێ بداتەوە بە گوتاری سربەخۆی خواز و با بڵێن ئامانجخوازەوە. باشە بەڵام کێشەکە ئیسا بەداخەوە با بڵێن گەشتووەتە لەوەش خراپتر کە ئیسا لە بینی ئەم دوو لایەنەیە پێشبڕکێیە لەسەرەوەی کامیان لە ناو عێراقا بەرژەوەندی زیاتریان دەستکەوێت. با بڵێن گوتاری دیفاکتۆ بۆ بەسەر استراتیژی گوتاری عێراقی سەرکەوت بەسەر گوتاری کوردستانیە لە ناو سیاسەتی کوردی ئێستایە بەڵام لە ڕاستیە لە مەزاجی خەڵکە لە بیر و باوەڕی خەڵکە بڕوا ناکەم خەڵک وا بیر بکاتەوە. بۆ ئەوەی ئەمە سەر بگرێ ئەبێ لایەنێکی سیاسی بێت ئەم کارە بکە. با نمونەی بێنینەوە وحدەتی ئەڵمانیا لە ساڵی 1970 بسمارک جێبەجێ کرد. وحدەتی ئیتالیا لە ساڵی 1960 گارلیباردی و کافور و مادزینی جێبەجێ کرد. ئەبێ لایەنێک هەبێ بەجددی پشت باتە بەر ئەم گوتارە و ئەم ئامانجە جێبەجێکە لە خۆیەوە جێبەجێ پێوان نێمامەسە زۆربەی ئەم بڵێن یەکێتی و پارتێگەر ڕاستتر بڵین زیاتر وەک مەیوزبوونێک لە لایەنێکی سێ گۆشەکە کە بریتە لە هێزە نێو دەوڵەتێکان وەک مەیوزبوونێک لەوەی کە ئێستا بتوانن ئەم کارە بکەن سەر بەخۆی لە کوردستانە ڕابگەێنن ناچارن تەسلیم بن بەم واقعی کە هەیە و ئەو گوتارە دیفاکتۆی قوبوڵکەن نەتەوەی بێدەوڵەت وەکو سێگۆشەیەکی سێلا یەکسانە بێگومان گۆشەکانشی نایەکسانن. لای گەورەی نەتەوەی بێدەوڵەت لە لای نەتەوەکانی تر بەتاوەتی ئەوانی کە یەک پارچەن و لە ناو دەوڵەتێکن بڕیاری نەتەوەکەی بۆ یەکبوون و بۆ ئازادی و سربەخۆیی. لای دووهەم بڕیاری ئەو دەوڵەتێ وەلای سێم هەلومەرجی نێودەوڵەتی و ئیقلیمیە. لە کوردستانە ڕێک بە پێچەوانەوە لە دوای حربی لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە هەلومەرجی نێودەوڵەتی و هەرێمایەتی و بەرژەوەندی ئەوان و هەژمونی ئەوان تا ئەم ساتەی من لە خزمەتی جەنابتانە ئەوەیە کە کورد لە عێراق گیان نەبێتەوە سربەخۆر نەبێ و کوردیش لە ڕیفراندۆم و لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر خۆمان تاقی کردەوە کە دەڕۆستی عێراق و دەرەقەتی عێراق نەهاتی. ئایا عێراق خۆی دەوڵەتێکی خاوەن سەروەری و دەسەڵاتە کە کورد ناچار بێت بەرەو ڕووی بچێتەوە؟ لە کاتێکدا لە ئاستی گەندەڵی و بە فیرۆدانی سامانی گشتیدا عێراق پلەیەکی پێوانەی لەسەر ئاسی جیهاندا تۆمار کردووە بۆچی هەندێک کەس دەیانەوێت وێنەیەکی نمونەی لە عێراق بدەنە دەرەوە؟ تۆ پێت وایە لە کوردستان ئێستا ئەم عقلێتە عێراق چێتێک کە زۆر جار و بەعزیەک لە سربەخۆخوازەکان ئەگەر ڕاست پێ بڵین وا تەفسیرەکەن کە ئەمە تەسلیم بوونە بە عێراق پێت وایە ئەم عێراق چێتیە کە ئەگەر ڕاست بێ هیچ ئەرگۆمنتێکی خۆی هەیە ئێمە وا تەسلیم بە عێراق بین بە شێوەیە کە هەندێکمان تەنانەت سنوورەکانی فیدراڵیش تێپەڕێنە بۆی کوردستان بێتەوە بە باشێک لە عێراق
هەروەکو پارسێ پارێزگە پێت وایە ئەمە حەقیقەتە؟ ئێمە بەشێکی نەدەوڵەتی عراقی و لە چوارچەوەی دەستوری عراقیە و بەوەی کە هەرێمی کوردستان کیانێکی فیدرالی هەیە لە چوارچێ ئەم دەوڵەتەیە و بەشدارین لە پرۆسی سیاسی لە عێراقا، بەڵام لە هەمووی گرنگترەوەی هەرێمی کوردستان هەرێمێکە خاوەن ئیرادەیە. زۆر جار محاولات کراوە ئەم ئیرادەی لێ زەوت بکەن، لاوازیکەن، بیشکێنن، بەڵام بە خۆڕاگری خەڵکی هەرێمی کوردستان و ئەو بڕیارە سیاسیانی کە هەبووە هەرێمی کوردستان هەرچەندە بە قەیرانی زۆر گەورەیە تێپەڕیەوە، بەڵام لە نەتیجەیە ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستان و ئیرادەی سیاسی هەرێم سەرکەوتوو بووە. بە نسبەت عێراقچێتیەوە من حەز دەکەم تەجروبەیەکی سەرەتای بوونمان بە پەرلەمانتاری عێراق باسکەم. ئێمە تقریبا 5-6 مانگێک بووین بە ئەندام پەرلەمان و ئیتر دەستمان کرد بە ئیشوکارەکان. جارێکیان لە کۆبنەوەیەکمانە فراکسیۆنی گۆڕان بووین لەگەڵ خوافریکای کاکنەوشیروان کۆبنەوەیەکمان کرد و بەشێکی زۆر لە مناقەشەکان پەیوەست بوو بە هەناردەکردنی نەوتی هەرێم بۆ دەرەوە ڕاستەوە خۆ معالەجەکردنی ئەو مشکلانە و لە نەتیجەی قسانەیە کاکنەوشیروان ملاحەزەیەکی زۆر جوانی بە بۆ من شتێکی نوێ بوو. ملاحەزەکەی ئەوە بوو کە زۆربەی ئەوانەی کە ئەچنە عێراق ئەکەونە ژێر هەژمونی ئەوێوە و نەفەسی عێراقچێتیان پێوە دیارە بێ و زیاتر مەیلیان لە بیرکردنەوە و ئەوانیان مەیلیان بۆ لای بەغدا ئەبێ و کەمتر مەیلیان بۆ لای هەرێمی کوردستانە بێ و لە بیریانەچێتەوە کە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانن لەوێ. ئەم ملاحەزەیە لە نەتیجەی تەجروبەیە تەسەورەکەم چکە ئەو خۆی لەگەڵ سەرکردە باڵەکانی تری کووردا لە دوای 2023 لە عێراق بوون و بەشدار بوونە لە نووسینەوەی دەستور و داڕشتنەوەی عێراقی نوێ. اینجا ئەمە لە دوای 4 ساڵ پەرلەمانتاریەوە بە حکمی ئەو ئیشوکارانەی کە من خۆم کردومە لە هەندێک لە پەرلەمانتاران ئەم نەفەسە زۆر بەزەقی هەبوو تا ئەو ڕادەیە کە دژایەتی هەرێمی کوردستانیان کردووە لەسەر حسابی هەرێم قسەیان کردووە و لە ساڵحی عێراق قسەیان کردووە بووەتە بابەتی ئەوەی نەقلی مشکلەکانی ئێرە کراوە بۆ عێراق و هەوڵیان داوە لە ڕێگای ئینتیقامکردن یاخود نەقدکردنی خەڵکی هەرێم و مافە دەستوری و قانونیەکانی هەرێمی کوردستان بۆ شکاندنی ئەو حیزبانێک کە حکومت. زۆر باشە مامۆستا بەڕێز تشکی خستە سەر ئەوەی کە ئێمە بەشێکین لە عێراق. بەس تۆ پێتوانی هەر عێراق ئەم حکوومەتەی ئێستای عێراق هەروەکو کوڕی باوەژنەکە مامەڵە لەگەڵ ئێمەیەکە بۆ نمونە ئەگەر ئێمە بەشێکین لە عێراق بڕینی بودجێ یعنی چی؟ کە ئێمە بەشێکین لە عێراق دانانی گۆمرگ یعنی چی یانەیە؟ ئەمە حکوومەتی عێراق خۆی ئێمە وەک خۆی سیر ناکات. پێتوانی ئەمە حقیقەتە لە ڕووی سیاسی هەڵبەتە یاسا دەستور ئاشکرا. ئەزانی لە عێراقا حقیقەتێک هەیە، لە عێراقا احترامی دەستور ناگیرێ، احترامی قوانین ناگیرێ و بە میزاجیات حکوومەتی اتحادی تعامل لەگەڵ یاساکان و لەگەڵ بڕگەکانی دەستورەکە ئینتیقائیە زۆر سەیری دەستورۆک و پەکێجێکی کامل ناکە تا ئەو ڕادەیەی ئەتوانم بڵێم پێکهاتەی شیعە پەشیمانن لەوەی کە دەوڵەتێکی فیدرالیان دروست کردووە و دەلایلیش زۆر هەیە. مەسەڵەن بۆ نمونە شاری بەسڕە محاولەیان کرد ببن بە فیدرالیەتێک، بەڵام ئەو کەسانەی کە قیادەی ئەو پرۆسەیانە کرد زۆر بە خراپی لە ڕووی سیاسیەوە لێیاندرا. بە نسبەت هەرێمی کوردستانیشەوە ئەکید ئێمە ئیشکالیاتی زۆرمان هەیە هەر لە بڕینی بودجە لە 2014 تاوەکو جوڵاندنی هێز و بەکارهێنانی هێز بۆ معالەجەکردنی کێشەی ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێم بە کەرکووکەوە لە 16 ئۆکتۆبەر کەمە پێچەوانی مادەی دەستورە تا ئەوەی گومرگی سەفرەیان داناوە دوای ئێستا گومرگەکانی نێناوەتە سنووری پارێزگاکانی هەرێمی کوردستان. ئەمانە هەمووی ناقانونی و نادەستورین، بەڵام یعنی ئەمە حقیقەتێکە لەم وڵاتەیە هێزیت نەبوو ناتوانانی فەرزی ئیرادەی خۆت بکەیت. زۆر باشە مامەستا لێرە و کە سەیری عێراقەکەین خەڵکی ئێمە و ئەوانش کە وێنەکەمان بۆ ڕائەگوازن بە تایبەتی ئەگەر ڕاست بێت پەرلەمانتارە عێراقچیەکانمان عێراقمان وەک باشتێک وەک کوتلێک وەک وڵاتێکی خاوەن سیستم پیشان دەدەن. تۆ پێت وایە عێراق جارێ خۆی وەک دەوڵەت ماوە یا بۆتە کوتەلی میلیشیاتیش یعنی عێراق ئەتوانێت ئەو دەوڵەتە بێت کە پیشان بە ئێمەیەن؟ ئەتوانم بڵێم پرۆسی سیاسی لە عێراقا لە دوای 2023 فەشەلێکی گەورەی هێناوە. فەشەل بۆ معناهەیە کە
هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ئیشکالێتی هەیە، سونە لەگەڵ شیعە ئیشکالێتی هەیە، کەمینە نەتەوایەتەکانی تر ئیشکالێتی هەیە. مەسیحەکان ئەچۆسێنرێنەوە و زۆربەی ناوچەکانی عێراق بە تایبەتی شاری بەغدایان بەجێشتووە و لە هەمووی خراپتر ئەوەیە ناوچەکانی خواروی عێراق بێخزمەت گوزارین. داهاتی عێراق کە لە ماوەی 10 ساڵە نزیکەی 1000 میلیارد دلار بووە بەهەدەر چووە و ئێمە معلوماتمان هەیە نزیکەی 211 میلیارد دلار لە دەوڵەتی عێراقیە کەس نازانێ چۆن سەرف کراوە. ئەمانە هەمووی معیاری ئەوەن. طبعا جانبی ئەمنی لە عێراق لە ماوەی ڕابردوو زۆر خراپ بووە. چەند معیارێک هەیە بۆ ئەوەی تەقییمی سەرکەوتنی دەوڵەتی و ئیدارەدانی دەوڵەتکەی هەموو ئەمانە لە عێراقانیە واتە عێراق دەوڵەتێکە تا ئەم لەحزەیە فەشەلی هێناوە لە ئیدارەدان لە بنیادنانی پرۆسەیەکی سیاسی مستەقل. بەس مامۆستا پێتوانی عێراق هەر خۆی لەلایەن دەوڵەتانی هەرێمەوە هەرێمیەوە با بڵین ئەوە هەر ئەوە بەم هەڵوەشاوەیە بمێنێت و بۆی ببێت چێڵگەیەک بۆ یاخود بڵین حەدیقەیەکی خەلفی بۆ سیاست و استراتیژیەتەکانی خوانیانی عێراق لەژێر ئەو دەسەڵاتیان ناتوانن دەست. بەڵێ عێراق لەلایەن وڵاتانی ئیقلیمیەوە بە تەواوەتی کۆنتڕۆل کراوە. هەر دەوڵەتێک ئەگەر لە ناو خۆیان لاواز بوو هەژمونی وڵاتانی دەوروبەر و ئەوانە زۆر زاڵە بێ بەسەریا و ئێستا ئەم تەجروبەیە لە عێراق زۆر ڕوونە تەنانەت بووە بە گۆڕەپانی ململانێ نێودەوڵەتیەکان و تەسوێ حیسابات لە ساحەی سیاسی عێراق. عێراقچێتی دیاردەیە کە پێمان دەڵێت گەلی کوردستان بەخۆی زۆرمانەوە لە ژێر دەسەڵاتی وڵاتانی ناوەندا کە بە شێوەیەکی هەڕەمەکی دابەشکراوە بەسەریاندا خەریکە دەگەنە ئەو بڕوای ئەوان ناتوانن خۆیان خاوەنی خۆیان بن و ناتوانن ببن بەنەتەوە و ئیرادەی سەربەخۆی خۆیان هەبێت.